قانون المفوضية العليا دادگای باڵای فێدراڵی عێراق پاش تێپەڕبوونی زیاتر لە 2 مانگ بەسەر هەڵبژاردندا بڕیاری پەسەندکردنی ناوی ئەندامانی نوێی پەرلەمانی عێراقی داوە وێڕای ئەو هەموو فشارانەی لەسەر ئەم دادگایە بوون و ئەو تانانەیشی ڕەت کردەوە کە لایەنەکانی سەر بە ئێران لە هەڵبژاردنەکەی مانگی دەی عێراقیان دابوو. عليه ولكل ما تقدم لەسەر بنچینەی بەڵگەنامەکان دادگای فدراڵی بڕیاری خۆی داوە. یەکەم ڕەتکردنەوەی تەواوەتی ئەو تانانەی هادی فەرحان عەبدوڵڵا و محەممەد جاسم حەموود داویانە لە هەڵبژاردن و دەشپێت تەواوی پارەی ئەم دۆسیە دابین بکەن بۆ دادگا. بەپێی دادگای فێدراڵی عێراق داواکان بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن بریتین لە بنکۆڵکردنی بای هەڵبژاردنەکان و متمانەی دەنگدەرانیش کەم دەکەنەوە و هەروەهاش پرۆسەی سیاسی عێراق لەسەر ڕێڕەوی خۆی لا دەدات. دووهەم دادگای باڵا داوای هەڵوەشاندنەوەی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنیش ڕەت دەکاتەوە ئەمەش دوا بڕیارە و دەبێت هەموو دامەزراوەکانی وڵات وابەستەی ئەم بڕیارەی ڕۆژی 27 مانگی 12 ساڵی 2021 بن. دەست بەجێ دوا بە دوای بڕیارەکەی ڕۆژی دووشەمەی دادگای فێدراڵی لایەنە شیعەکانی سەر بە ئێران کەوتنە ڕەخنە و توانج لەو بڕیارە، بەڵام هیچ ئاماژەیەکی ئەو تۆیان نەداوە بەوەی وابەستە نابن بە بڕیارەکەی دادگای باڵای عێراقەوە. الأدلة قدمنا على تزوير الانتخابات. سەدان بەڵگەی سەلمێنرا و خرانە بەردەم دادگا لەسەر ساختەکاری لە هەڵبژاردنەکەدا، بەڵام نەحکوومەت و نەدادگای فدراڵی نایانەوێت دانی پێدا بنێن. حکوومەت بەرپرسیارە لە بەرزبوونەوەی ئاستی پشێویەکان. نازانم چه نهێنیەکەیە وەهای کردووە دادگای باڵا سوور بێت لەسەر ڕای خۆی و بڕیار نەدات کە هەڵبژاردنەکە فێڵ و تەڵەکەی تێدا کراوە. ئێمە ئەو ئەنجامانە بە تەواوەتی و سەر لەبەری ڕەت دەکەینەوە بەردەوامیش دەبین لە مانگرتن تا ئەو کاتەی داواکانمان جێبەجێ دەکرێن و داواکانیشمان زانراون. ئەنجامە ڕاستەقینەکانی هەڵبژاردنەکەمان بدەنێ نەک ساختەکان، هەروەها واز لە فشاری دەرەکی بێنن کە کاریگەری هەبوو بەسەر هەڵبژاردنەکە و دەسەڵاتی دادوەریشەوە. لە هەمان کاتدا بەشێکی بەرچاوی دانیشتوانی عێراق لەو بڕوایەدان دادگای باڵا دواکەوتووە لە بڕیاری پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردنی وڵاتەکە. هەردەبوایە لەگەڵ ڕاگەیاندنی ئەنجامەکانی هەڵبژاردندا پەسەند بکرایە و ڕێز لە ڕای خەڵک بگیرابایە بۆ هەڵبژاردننی نوێنەرانی خۆیان بۆ پەرلەمان و بۆ حکوومەتی ئایندەش. بەڕاستیش وەها ڕاهاتوین لە دوای هەموو هەڵبژاردنێک کێشە بنرێتەوە، ئیتر نابێت ڕێگەی پێ بدرێت. بڕیاری پەسەندکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن هاوکاتە لەگەڵ ئامادەکاریەکان بۆ کشانەوە یان گۆڕینی ئەرکەکانی هاوپەیمانێتی نێونەتەوەیی دژە داعش لە عێراقدا وەک کاربەدەستانی عێراقی دەڵێن ڕێککەوتنی لەسەر کراوە. گواستنەوەکانی ئەم دوایەی سەربازەکان و کەلوپەلە لەشکریەکان بۆ دەرەوەی عێراق بە مانای تەواوبوونی پرۆسەی گۆڕانکاریە و هاوپەیمانەتی دژی داعش بە تەواوەتی دەبێتە هێزێکی ڕاوێژکاری بەر لە کۆتایی ئەمساڵ. بەو پێ ڕێککەوتنی لەسەر کراوە. لە پاش پەسەندکردنی فەرمی ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکانی عێراق بە پێی یاساکانی وڵاتەکە پێویستە ئەندامانی نوێی پەرلەمان لە ماوەی 15 ڕۆژدا یەکەم دانیشتنی خۆیان بکەن بە سەرۆکایەتی بە تەمەنترین ئەندامی پەرلەمانی نوێ. لە ئێستاش بەدواوە وایە چاوەڕوان دەکرێت دانوستاندن بۆ پێکێنانی حکوومەتی نوێی عێراق بچێتە قۆناغێکی نوێوە و ڕێبەری ڕەوتی سەدر کە براوەی پلەیەکی هەڵبژاردنە داوا دەکات بە خێرایی حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی پێک بهێنرێ وەک دەڵێ نەڕۆژەڵاتی و نەڕۆژاوایی بێت و خزمەتگوزاری و ئاساییش بۆ عێراقیەکان دابین بکات.